چاودێرانی سیاسی بە گرنگیەوە لە سەنگ و قورسایی ماڵی مام جەلال لە بەغدا بۆ چارەسەری کێشەکان دەڕوانن. جوولەکان و هەنگاوەکانی باڤڵ جەلال تاڵەبانی هەوڵەکانی بۆ پێکهێنانی حکوومەتێک کە گوزارشت لە هەموو لایەنە سیاسیەکان بکات دەڕوانن و بەبایەخەوە باز دەکرێت. بەڕێز کاک باڤڵ جەلال تاڵەبانی هەوڵێکی زۆریدا لە سەرەتای هەنگاوەکانی نیوماڵی کورد یەک بخاتوو و هەنگاوی سەرکەوتوو بوو کە توانی لە سەرەتادا بە یەکدەنگی و بە یەکڕێزی ماڵی کورد بچن لە بەغدا گفتوگۆکەن، بەڵام بەداخەوە لە کاتی گفتوگۆکان لایەنێکی دیاریکراوی کوردی سیاسی لە بەغدا لەگەڵ وەفدی کورد خۆی جیا کردەوە. باڤڵ جەلال تاڵەبانی لە بەغدا لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراق لە کەوبنەوەدایە بۆ تاوتوێکردنی بارودۆخی سیاسی ئەمنی عێراق و گفتوگۆی هەمەلایەنە لەسەر پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق. کاک باڤڵ و کاک قوبات تاڵەبانی کە ئەم ئیتفاقیان بە باش نەزانی، بەڵام ئێستاش لە هەولی ئەوەنە بە یەک تیم و بە یەک دەنگ لە هەولی حکوومەتێکی بەرژەوەندی گشت لایەنەکانی عێراقی بە کورد و عەرەب و سوننە بۆ ئێمە وەکو یەکێتی هەمیشە لە هەولی ئەوەینە حکوومەتێکی نیشتیمانی پێک بێن بۆ هەموو چین و توێژەکان. هەمیشە بینیمانە لە مێژوودا کە ماڵی مام جەلال هەمیشە لە خەمی یەکبوون دابوونە، هەمیشە لە خەمی ئەوە دابوونەکەەوە حکوومەتێک بە شەراکەتی هەموو حیزبەکان و بە دڵی هەموو حیزبەکاندا پێک بێنرێت و هەوڵەکانی زۆر بەرز دنرخێنێکەوە هەوڵی جدی داوە بۆ ئەوەی حکوومەتێک بێت کە بە ڕەزامەندی هەموو لایەک بێت و دڵی هیچ لایەک لە خۆیدا نەڕەنجێنێت و هەر شتێک کە سوودمەند بێت بۆ گەڵی کوردستان و بۆ هاوڵاتیان تێیدا دەستەبەر بکرێت. جوولە و هەنگاوەکانی باڤڵ تاڵەبانی بۆتە ئومێدی گەورە و کادر و جەماوەری خەڵکی کوردستان و سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگا، چونکە یەکێتی بەردەوام لە ڕێزی گەڵدایە. یەکێتی بەڕوونی لە زاری باڤڵ جەلال تاڵەبانی باز لەوە دەکات کە مەبەستیانە کورد بە یەکگرتووی بە یەکڕێزی بەرەو بەغدا بچێت. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕەش.